پەرلەمانتارێکی پارتی لە پەرلەمانی عێراق ئاشکرای دەکات ئەمڕۆ چەند کۆبوونەوەیەک لەبارەی پرسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکرێت. دەشڵێت پەیوەندیمان لەگەڵ هەموو لایەک دەبێت بۆ چارەسەرکردنی کێشەی موچە و تەمویلکردنی دارایی هەرێمی کوردستان لەلایەن دارایی فیدراڵەوە. شێروان دووبەردانی ئەندامی پەرلەمانی عێراق بە میدیای پارتی ڕاگەیاند بۆ خەرجکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کەش و هەوایەکی باش دروست بووە. چەند کۆبوونەوەیەک کراوە و بڕیارە ئەمڕۆ سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی دادگای فیدراڵی بکات بۆ ئەوەی کێشەی موچە چارەسەر بکرێت. ئاماژەی بەوەشدا ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقا. ئومێدمان هەیە دادگای فیدراڵیش بڕیارێکی باش دەربکات و بە ئەمرێکی وەلایی لەسەر دارایی عێراق واجبی بکات کە موچە خەرج بکرێتەوە. ئەو پەرلەمانتارە جەختیشی کردەوە کە ئێمە لە بەغدا زۆرترین پەیوەندیمان لەگەڵ هەموو لایەنێک دەبێت بۆ چارەسەرکردنی کێشەی موچە و تەمویلکردنی دارایی هەرێمی کوردستان لەلایەن دارایی فیدراڵەوە، چونکە وردبینی لە لیستی موچە تەواو بووە و تەنیا ماوەتەوە پارەکە خەرج بکرێت. ڕوونیشی کردەوە کە بابەتی ڕاگررتنی موچە سیاسیە و پەیوەندی بە پابەندیەکانی هەرێمەوە نییە، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەرکەکانی خۆی جێبەجێ کردووە.